بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ نادەستوریبوونی فرۆشتنی نەوت و گازی حکومەتی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان دروست کردووە. ئابووریناسێک پێی وایە ئەم بڕیارە فشارێکی ئابووری دەخاتە سەر هەرێمی کوردستان. حکومەتی عێراقیش دەتوانێت ئەو کۆمپانیانی مامەڵەی فرۆشتنی نەوتیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بخاتە لیستی ڕەشەوە. بازدۆخەکە زۆر خراپ بووە، یعنی خەڵک بەڕاستی ترسی لێ نیشتووە لەسەرەوەی کە ئەو بڕیارەداراوە دووبارە کوردستان گەڕێتەوە بۆ پێش ساڵ 2014 کە بازارەکە تێک چوو خراپ بوو لە دوای 2014ەوە. ئەمە ترسێکی لای خەڵک نیشتاندەوە. دوو شتێکی لێرانە کە یەکەم جار لە بواری عقار لە کوردستان ڕوودەدات، ئەمە یەکەم جار ڕوودات ئەوەیە کە پێشتر بازار دەوەستا خەڵک سەبری دەکرد بۆی بازارەکە باش بێت نینجا شتێ خستە بازار، بەڵام ئێستا کە بازار وەستاوە خەڵکێکی زۆر هاتووە شوقا خانوو دەڵێ کاکە بە دەفتەرێک کەمتر بیفرۆشن. یعنی ئەمە یەکەم جارە لە باردۆخی عقار لە کوردستان شتە ڕوودەدات کە ئەمەش بەڕاستی شتێکی باش نییە لە بواری عقارە لە کوردستاندا. بۆ ئێمە پێشبین دەکەن ئەگەر شتە بەردەوام بێت مڵک لە هەولێر دادەبەسێت. ئێستا هەر خستنە ڕوو زۆر زۆرە، جگە لە خستنە ڕووکە زۆرە شتێتر کە خەتەرە ئەوەیە کە خەڵک بە هەرزان دەیفرۆشێ. پێشتر خستە ڕوو هەبوو بەڵام خەڵک خۆی دەگەێت هەفتەیەک دوو هەفتە مانگێک شتی بە هەرزان نەدەفرۆشێت بازارەکە باش دەبێت. وای لێ هاتبوو زوو ڕوودا و ڕوویەدا خەڵک لێ ڕاهاتبوو، بەڵام ئەمجارە نا ئەمجارە کاریگەرێکی ڕاستە خۆی لەسەر خەڵک و مڵک و ماڵ دروست کردووە. ئێمە دەتوانین بڵێن ئەگەر هاتوو ئەم بڕیارە جێبەجێ بکرێت کەرتی عقارە لە کوردستان 180 بۆ 40 دەوەزێت. ئەگەر هاتوو بەردەوام بێت، ئەگەر بەردەوامیش نەبێت بە پێچوانەوە بەرەبەر و کەرتی عقارە لە کوردستان بەرەسەرەوە دەڕۆ. ئێستا دابەزینەکە ڕێژەیە دیار نییە تاکەیە، یعنی ئەوە بە شتێک بێت تۆتەڵ لە هەموو کوردستان بە شێوازەیە، بەڵام دەتوانین بڵێن وەستاوێکی 100 خستنەڕۆیشی 100 هاتوۆتە بازار تەڵەبیە لە بازار دابەزیوە. ئەوەیە کە لە چەند ڕۆژی داهاتوو ڕوو دەبێتەوە کە تا چەند نرخ دادەبەزێت. هاوکات بڕیارەکەی دادگا کاریگەری ڕاستەوخۆشی کردووەتە سەر سێکتەری خانوبەرە. بەڕێوەبەری کۆمپانیایەکی خانوبەرەش پێشبینی دەکات لە چەند مانگی داهاتوودا ئەم بڕیارە کاریگەری سەداچری لەسەر کەرتی خانوبەرە دروست بکات. جێبەجێکردنی ئەو قەرارە لە ڕووی ئابووریەوە زەختێکی ئابووری خاتە سەر ئێمە وەکو ئابوڵقەیەکی ئابووری لێرە سەر ئێمە لەبەرەوەی ئیتر ئەو کۆمپانیانەی کە تعاملات هەتاوەکو ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن لە بابەتی نەوت و گازە حکوومەتی عێراقیەت ئەتوانێت بیان خەتە لیستی ڕەشەوە و جارێکی تر نەهێڵێکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تعاملات بکەن. فلەو لایەنەوە ئێمە لەوانەیە لە ماوەکانی داهاتووە تووشی کێشەی ئەوە بینەوە ئەگەر نەوتیشمان هەبێ بە شێوەیەکی قانونی بتوانین بە شەریکاتێکی بفرۆشین. ئەو کاتە ئەبێ دەسەڵاتەکە چێتەوە حکوومەتی ناوەند و ئەو ئەبێ قەراری ئەوە بدات کە ئێمە لەگەڵ شەریکاتەکە تەعامل دەکەین. لە ڕووی اقتصادی و لە ڕووی دەرهێنانی نەفت و هەناردەکردن و ئەو داهاتی کە پێشتر پشتمان پێوەست سەبارەت بە نەفت لەمە دووە احتیمالە تووشی گرفتی زیاتر بێتەوە کە کێشە و مەشاکلێک لە مابینی حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمە ئەبێ نادڵنیایی دروستەکە. عادەتەن وەبەرهێنەریش حاڵەتی نادڵنیایی پێخۆش نییە، یعنی ملاحەزە بکەی لەوانەیە لە ماوەکانی داهاتوو بێتە سەبەبی هەرزانبوونی عقارات بێ، گۆڕانکاریکردن لە نرخی دۆلارە یاخود بەرزبوونەوەی هەڵاوسان بێ، چونکە ئێمە بەشێکی زۆری ئەوەی لە عێراق تا ئێستا هەمانە بە حکوومەتی ناوەندیشەوە 90 داهاتی هەموو عێراقش بە نەفتە بەستە. ئەم داهاتە ینی ئەبێتە هۆی دروستبوونی کێشە و مەشاکل لە نێوان حکوومەتی هەرێمەوە، چونکە ئێمە ئازانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی لەگەڵ کۆمپانیایەکی تورکی عەقدی گواستنەوەی نفتی هەیە بۆ بەندەری جیهان لە ڕێگەی تورکیاوە. ئایا ینی مستەقبەلی ئەم عەقدە چی لێدە؟ حکوومەتی عێراقی چۆن بە چ شێوەیەک تەعاملات لەگەڵ ئەم عەقدەکە؟ قانون النفط والغاز لحكومة إقليم كردستان 15 مانگی ڕابردوو دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا کە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان نادەستوریە و پێویستە هەڵبوەشێنرێتەوە چونکە بڕیاری دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێم پێچەوانەی مادەکانی 110 115 112 115 121 و 130 دەستورە. بەغداد وەزارەتی نەوت و دیوانی چاودێری داراییشی پابەند کرد چاودێری تەواوی گرێبەستەکانی فرۆشتنی نەوت و گاز بکەن.